تەقتەق کە بە بەرمهێنانی سامانی ماسی ناوبانگی دەرکردووە و پێداویستی زۆربەی پارێزگاکانی عێراق دابین دەکات، ئێستا لە ماتەمینیەکی ئابووریدایە. لافاوەکەی ئەم مانگا ماندووبوونی چەندین ساڵەی کاسبکارانی ناوچەکەی لەگەڵ خۆی دابرد و پرۆژە گەورەکانی حەوزی ماسی کردە نێو قوڕلیتەوە. 7,000 ماسیە شتەچی ئەوان لۆ نووسیتم بە حەوزەکەم دوونیوە بە جۆرەی زەرەر و زیانەکان نووسیتیان و نازانم سی لێ پەیدا دەبێت. وڵای زەرەرەکەی من زۆرە لەوە تقریبان 19 بار تەن ماسیم هەبووە 19 تەن. 3,000 ماسی من لەو حەوزە کرد هەر 3,000 ئەو جارە ئاخیر زار بوو کە ڕۆیە زارشکەوە تەقی چووەزێ زارشکە ئەوە مرد ئەو 3,000 بوو کە ڕۆی ئارێوەڵ کاتی پێگەشتنی بوو تقریبان ئارێوەڵە لە دەرچوون بوو چاوەڕێی سەحرمانە کرد تقریبان لە 2 کیلۆ چتەکەم 2 کیلۆ ئەو هاو خەڵکەکی زۆر زەرمەند بووە بەڕاستی لە سنووری تەقتەقەوەی لەسەر زەی بچووکە یعنی زەرەدەکەی ئەگە هەر بەسیترین فەلاح کاوەی لە هەمووی کەمتری هەیە زەرەدی 20 میلیۆن دیناری پێکەوتیە. سا من خۆم 5,000 ماسیم لە حەوزا بووە چیلۆ نیو لەو 5,000 ماسی 1,500 ماسیم دەرکردیتەوە. ناوەڵی ئیبرام هەندەمان زەرت کردووە هەندەمان زەرت کردووە یعنی من وەکو شخصی خۆم لەوانەیە هەتا 3 ساڵی کەژۆ زەردەم پێ نەدرێتەوە. کابرای خاوەن ئەلەف خۆلێم خۆش نابێ. نزیکەی 500 تەن ماسی لافاو بردی. خاوەن پرۆژەکان بە حەزرەتەوە سەیری حەوزە تەقیوەکانیان دەکەن و دەڵێن 3 ساڵی تریش ئەم زیانە قەرەبوو نابێتەوە. ئەم لافاوە نەکەر گورزی لە بژێوی خێزانەکان بەڵکو لە کەرتی کشتتوکاڵی و سامانی ماسی تەواوی ناوچەکەشدا. هەتاکو ئێستا بەڕاستی کەسەک نهاتوە ئێوە یەکەم کەناڵم دێنە ئێرە هیچ هەتاکو ئێستا هەنگاوەک نەبووە بۆ چەمچەما شتێکی زۆر کرا دەستیان خۆش بێ ئەوانە شەقی خۆیانە بەڵام تەقتەقیان زۆر پەراوێز کرد. ماڵ هەمووی ئاو چوویتە ماڵیەوە وڵی من خۆم ماڵم سوتاوە سوێن بەخوا بای دەفتەرێکی تیابووە هەمووی سەر لە نوێ دانایتەوە بەڵام زەرەرەکەی من بای 7 دەفتەر 8 دەفتەرە شتەکەی ئێمە زۆر گەورەیە یعنی بەڵێ ئێستا هینێک بڵاو کرا بۆ گوتویان بێگەر تاالبانی بڕیاریدا قەرەبووی تەقتەق بکاتەوە بەڵام ئەو کەسانەی کە مۆڵەتی نییە ناگرێتەوە هیچ کەسش نیتی هەر یەک کەسم پێ برێ مۆڵەتی هەبێ ئێمە داوای مۆڵەتیان کردووە پێشتر نانەدا مانگە کە داوان کردو هەمومان چەند هەنگاوەکمان جێبەجێ کردیە بەڵام کەش ما بێ کەشمان لۆ بکامە دەستمان بە مۆڵەت کردووە بەڵام مۆڵەتەکەمان تەواو نەبووە. ئێستا ئەوانش ئەگە بیانەوە بەو شێوازە قەرەبووی خەرکەنەوە هیچ کەسەک سوودمەند نابێ ئیسفادەی نییە بۆ ئێمە. ئێستا چاوەکان لەسەر قەرەبووکردنەوەن بەڵام نەبوونی هەنگاوی جدی جوتیارانی تەقتەقی گەیاندۆتە ئەو بڕوایی کە لە بەردەم ئەم کارە ساتە سروشتێدا بە تەنیا جێ هەڵدراون. کاسبکارەکان باز لەوە دەکەن کە زیانێکی ئەجگار زۆریان بەرکەوتووە بەڵام نیگەرانیەکانیان و ڕووی دەمیان زیاتر لە حکومەتە لەوەی کە تا ئێستا نەتواندراوە قەرەبووی ئەو کاسبکارانە بکرێتەوە کە وەکو خۆیان دەڵێن هەر جوتیارێک ئەگەر بەلایانی کەمەوە 2 دەفتەر زەرری بەرنەکەوت بێ زیاتری بەرکەوتووە بۆیە داواکارن ئەو لیژنەی کە ناوی نووسیوە بە زووترین کات قەرەبوویان بۆ بکاتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام قەزای تەقتەق.